ئەڵێم ژنەکە ئەمە بووکە کەمان نەبوو فاری با تۆزێ پرسیایی لێ بکەم ئەڵێم کچی من وڵی داوی لێبوونەکە من ئەبێ ئێستا بڕۆم تۆزێکیشم هەیە ئەگەر مشکلەیەکتان هەیە براژە قسە بکە تازە من نمەکی ئەم ماڵم کردووە ناخر شتێکی من زۆر زەڕورە بێ ئێستا بڕۆم ئەزانی چۆن نابێ من بەغێرە سیرکەن براژن بەخوا سەلامتان لەسەر بۆ کوشم تەلەفۆنێ بکەم پەنجابیا و ئەلۆ بەردرگای ڕیز بێ هەمووی بە ئاربیجی و بیکەی سیەوە من تازە بەشێکم لە ماڵت قسە بکەن مشکلەکەتان چییە؟ کوڕەکەم میزیەت ماکس هەسم بەل لە قەومم لێرە باوکە دیەت و ڕاو بەخوا نەژلم کوڕی خۆمە سیاری خۆی خانی خۆی یەک ماڵی جوانی هێنجە شادی بەرز ئۆی خۆ زۆر چوو بۆ داوای کچ هیچی بەدڵە بوتی ڤاری یاخوا تەمەند درێژ بێ خۆ ئەو سەروەت و سامانەشی لێ نەسێنێ ئێمە زۆر خۆشحاڵ بووین ئەوەی ڕاستی بێ کچەکەی منیش تاقانەیە زۆر بەناز گەورەم کردووە باوکیشی نەماوە مردووە سەیسا لە خەفەتان مردووە بەڵێ یعنی مەبەستم خەفەتی دنیا ئەمە نەخەفەت زۆرە سێرمەکە زۆر ڕقم لێتە ئەوەی ڕاستی بێ ئێمە خەفەت لە دنیا ناخۆین عینەن ئێمە خۆێمەش خەفەت ناخۆین وەڵام من بایەکە و بەلای جۆمارۆ هەر بە خەیاڵمان نایە ئەوە تاژنی ڕێک و پێکە هەمە ئەوە تا کوور ماشەڵا سوورسپی ماش کە ڕقم لێتە ئەمڕۆ بەڵێ دایکی ڤاریە ئێوە چی داواکەن ئێمە لە خزمەتتان زۆر سوپاسانەکەم ئەوەی ڕاستی بێ 75 مسقال ئاڵتون و 200 لیرەی پاشەکی ها چەند؟ 200 ئەخدە زۆرە ئەوە بۆ خاتی خوا کاکە لە گیفای منێتە دەرەوە چۆن شتی وابێ بەخوا ڤارین لەوە زیاتری قابیلە من ڕازیم منیش ڕازیم تۆز ڕاستی؟ منیش ڕازیم ئەی دەمادەم ئێوە ڕازین هەموو شتێتان بڕات و کاکە منە ڕۆم بۆ شۆڕی وەڵا بەخواناڕی باوکە بۆ شۆڕی کوڕم سەگیان هەیە باوکە جان سەرجێت و شێرە خۆم پەنگوالیەکەم تەقلی بێنە بەخواناڕی کاکە درۆم کرد بەخواناڕی بێنە تۆ بۆ نەخۆشە الله ئەم کوڕم ئولفەتی بە منەوە گرتو ئەمەنەی خۆشەوێم ئەخ براشن دەتوێت تۆزی ویژدان هەبێت تۆ بووکمانەیەتی یا خانومان پێفرۆشت بێ قەزابی ئەوەی ڕاستی بێ من نەمبیستووە پیاو بێ بۆ مەسلەی ئاڵتون وشت هەر ژنانە لەم کارەیە قساکەن وی دایکی ڤاری دڵنێشێ بەخوا قارێژ وە سەحبەت چییە بە سەحبەت وێڵێ براژن ڕاستە ئەو ژنانە مەسلەی ئاڵتونەوانە ژنەی بڕێتەوە بەڵام پارەکە لە گیفانی کێ دەرێتە هی من دەرناچێ ئەمە زۆر خۆشە وەڵا ئێمە هەمومان ڕازین قار تۆش ڕازیت وەڵا من بە هیچ وەڵا ڕازیم ئەی تۆ ڕازی کوڕم تۆ ڕازی نەبی مستەحیلە شتەکە سەر بگرێت باوکە ژەم من پێشەوە ڕازی بووم ئەو مهم ئەڵێم کەی ماریکێن ئیشەڵڵا ئیشەڵڵا سێ بەیانی ئەی ڕوو بۆ سێ بەیانی با دوو بەیانی بێخۆ دەزانی ئیشی خێر بازوو ببڕێتەوە ئەی باوکە ژیان بە قوربانی و ڕیشم بووینی خێنە بەیانی خۆزای من دەوامێ و ئیشی خێریش ئەسۆ بکرێ باشە جا بۆ هەر نەیخێنە ئەمڕۆ ئێستا ئەمرن نەمێنە نا ئیشەڵڵا ئەیکینە هەفتەی داهاتوو پێنجشەمەکەی چۆنە دە ئیشەڵڵا سەرەوە خێر بێت یعنی ئێستا تەوا هەموو شتێک کۆتایی هات نەوەڵڵا ئەوە تەنها داواکاری من بوو هێشە داواکارەکانی کچەکەم ماوە باشە بووکەکەمان ڕۆی هەر نەهاتەوە سەگەکە نەیخوارد بێ ئەرێ باوکە تاسە 20 سەگ زەرام خوا ئەی قابلە زەلام سەگی خوارد بێ دەبەسە چەنە بازی ئەرێ باوکە ماڵا بێ ڕۆحی منی شەبرد کچەکەم ماڵێکی زۆر باشن من هەنێشتم پیان وتووە اینجا بزانم داواکاریەکانی تۆ چییە بۆ ئەوان دایکە گیا منیش ڕازیم بەڵام هەنە داواکاری بچووکم هەیە چی دێ بە ساقەوم هەموو شتێکە بۆکەین یەکەم شت ژوورێکی تایبەتمێ بۆ ماکس بۆ باوکە ڕۆ سەگەکە لەگەڵ خۆ تاهێنی ئەی چۆن وەڵام بەبێ ماکس ناتوانم بژیم نانا خانۆکە خوشی گەورەیە ژوورێکیش بۆ ئەو داهانی وەرە بابەشتی وا چۆنە بێت چۆنە بێت سەگ ژوورێکی هەبێ ئەیلەوە ئەرە باوکە تو بۆ دەداخوری ژیانمانەکەی ژووری خۆمە یەمێ یعنی من لێرە کاتوانە مۆزمە بۆ پرسم پێ ناکەنێ بۆ شتێک ناکەم چیم لێرە ناخەمتان نەبێ هەموو کەلوپەلەکانی ماکس منەی کڕم کەلوپەلی ئەو سەگە بێت چی بێت تەشتێکە تۆزێک کایتیا و نەختی خۆی بەتە ئێمە ڕازین بە هەموو شتێ بە ساقە ئەرێ باوکە ژیان حیامان بە بەخۆی جوێرەکە نانێ لەگە خۆیان سەگێنێ کاوژووی چی تەواو کچی خۆم نەوەڵا جارە سەبارەت بە خواردنی ماکسی چم نەوتووە بۆ خواردنێ و سەگە چییە ڕۆڵە قاشێ شووتی بەرێت تاوارەی لەسێتەوە ئەمە چییە خوا ئەمە وەکو سەگی دەرەوە نیە ئەم حەزی لە گۆشتی سپیە حەزی لە ڕانی مریشک و حەزی لە ماسی سەلەمۆنە دی بە شەرەفم ئەم کوڕمە بینی لە ژیان ماتیەکەی بەس ماسی قوتوی خواردو ماشەڵا سێ و هەیکە لە سێ و پێستە سپیە ئەرە باوکە بەس حیامان بەرە ببوورەوە تۆزە باوکمە سەعەسفیە لەگەڵەوەشا ماکس پێویستی بە بێرزدەیە بەچی بێرزدەی بێرزدەی چیە تو ئەو خوێ باوکە نازانین بەریزە چییە ناوەڵڵا وەڵا خۆمیش نایزانم مەبەسی ڕۆژی لەدایکبوونی ماکسە یعنی عیدی میلاد بەڵێ بۆ منەزانم کوڕەکەم کەی لە دایک بۆ ڕۆڵە نەنە بۆ یەکەی چیتر لەگەڵەوەشا من وا ڕاهاتوون کە ماکس لەگەڵ خۆم لەسەر سفرەکە دانیشێت هێز نییە بتوانێت ئەو سەگە بێنتە سەر سفرە من لەگەڵ سەگە نامخۆم
قەیچێکا بە قوربان ڕازین. ئەخە من ڕازی نیم ئەخە من ڕازی نیم. دەوەڵا هەر بۆ معلوماتە بێ لە بینی خۆم و خوشەشا بخەوێت. ئۆی کە خۆشە باوکە زۆر خۆشە. چی خۆش؟ ئەوەی کەوتی. کورە جوێرە کە دوای بەچکە سەگتانە بێت. باوکە جان تۆ دانی بۆ خۆم منیان وا دەرچێت. کورە دەبەسە مونەرم.